ئەم عێراقە بەناو فێدراڵە نەپابەندی دەستور دەبێ وەکو خۆی زیاتر لە 6 مادەی دەستوری کە پەیوەستن بە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و ئەوانەی هەمووی ئیهمال کردو و پێشکەل کردو تەنانەت ڕێز لە یاسا و ڕێساکانی خۆشی ناگرێ ڕێز لە واژۆکانی خۆیشی ناگرێ دەمانەوێت ئەم شەو بۆچی لەسەر ئەم بابەتە بە دیاریکراویش لەسەر مەسلەی سەرژمێری کە خۆیان ئەنجامیاندا ئێستا دەیانەوێ هەڵی وەشێنەوە ئەو پشکەی هەرێمی کوردستان کەم بکەنەوە ئێمە ئەم شەو میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتر لەسەر ئەو بابەتە بکەین میوانەکەمان زۆر بەڕێز کاک سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵە لامان میوانە بەڵام من پێشەوەی بچمە لای میوانەکەمان و قسەی زیاتر و پرسی زیاتر بکەین دەمانەوێت هەندێک بە داتا ینی زیانیاری زیاتر سەبارەت بە سەرژمێریەکەی عێراق بخینە ڕوو ئەوسا لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین زۆر باشە لەبارەی دابەشکردنی داهاتەکانی عێراق دەستوری عێراق لە بەرگەی سێهەمی مادەی 121 دەڵێت دەبێت لەو داهاتانەی لە حکوومەتی فیدراالیدا بەدەست دەهێنرێن پشتێکی گونجاو بۆ هەرێمەکان تەرخان بکرێت کە بەشی هەستان بە ئەرکەکانی بکات بە لە بەرچاوگرتنی داهات و پێویستیەکانی و ڕێژەی دانیشتوانیشی زۆر باشە ژمارەی دانیشتوانی عێراق بە پێی سەرژمێریەکەی کە خۆیان کردویانە 41,118,793 کەسە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە پێی ئەو سەرژمێری کە خۆیان ئەنجامیان داوە 6,519,129 کەس واتە دانیشتوانی هەرێمی کوردستان لە 14.4 کۆی دانیشتوانی عێراق پێک دێن بە جۆرەی یاسای بودجەی ساڵی 2023 تا 2025 پشتی هەرێمی کوردستان بریتیە لە 12.67 لەبارەی دابەشکردنی داهاتەکانی عێراق دەستوری عێراق لە بەرگەی سێهەمی مادەی 121 دەڵێت دەبێت لەو داهاتانی لە حکوومەتی فیدراالیدا بەدەست دەهێنرێت پشتی گونجاو بۆ هەرێمەکان تەرخان بکرێت کە بەشی هەستان بە ئەرکەکانی بکات بە لە بەرچاوگرتنی داهات و پێویستیەکانی و ڕێژەی دانیشتوانیش ئێستا ئەگەر بە زمانێکی سادەتر بڵین مافی هەرێم لە داهاتەکانی عێراق بە جۆرەی دەستور و دوایین ئەنجامی سەرژمێری 114.4 بەڵام ئەوەی وەک پشتی هەرێم خەرج دەکرێت لەلایەن عێراقەوە بریتیە لە 12.67 بە شێوەیەکی پوختتر باسی ئەمە بکەین بە جۆرەی دەستوری عێراق دەبێت داهاتەکان بە جۆرەی پێداویستی هەرێم و پارێزگاکان خەرج بکرێت بەڵام حکوومەتی عێراق بە جۆرەی میکانیزمی خەرجی فعلی داهاتەکان خەرج دەکات واتە ئەگەر عێراق پرۆژە نەکات و پارە بۆ خزمەتگوزاری خەرج نەکات پشتی هەرێمیش دەبێت کەم بکرێت زۆر باشە جا دەینە سەر پرسیار و قسەکانمان لەگەڵ میوانەکەمە وەکوتم کاک سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانە ڕاستەخۆ لە ستۆدیۆی دووری هەواڵ لە لامان میوانە کاک سیروان زۆر بەخێر بن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان کاک سیروان وەڵاهی من پێم خۆشە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم لەسەر ئەو سەرژمێریە و خۆ ئەو قسانەی کە کردیشمان هەنی زۆگەر بە ڕاشکاوەنش وەڵام بدەیتەوە بۆچی عێراق خۆی خودی عێراق خۆی سەرژمێریەکەی ئەنجام داوە و بۆچی ئەوێ دەستکاری ئەنجامەکانی سەرژمێری بکات بە تایبەتی ئەوەی خەڵکی کوردستان هۆکاری ئەمە چییە؟ ئەوەی من ئەیبینم بەڕاستی لە تەجروبەم لەگەڵ وەزارەتی پلاندانانی فیدراڵ لە ماوەی زیاتر لە 15 ساڵ لە مامەڵەکردن لەگەڵیان بە چەند قۆناغێت تێپەڕیوە قۆناغەکانی پێشوو کە تایبەت بوو بە ڕووپێوەکان بە ڕێکوپێکی بەڕێوەچوو و هیچ کێشەیان نەبوو چکە سەرژمێری نەبوو بابەتەکە سەرژمێری حکوومەتی فیدراڵ ئەزانێ کە ئەمە ئەبێتە بنەما بۆ چەند بابەتێک یەکێ لەوانە مۆزوعی بودجەیە یەکێکی کە بابەتی هەڵبژاردنە دیارکردنی ڕێژەی کورسیەکان ڕەنگە دواتریش بەکاری بێنێ بۆ چەسپاندنی ئەو ئەمڕە واقعی هەیە لەو پارێزگایانەی کەمە پێڵێن ناوچە کوردستانیەکانی دەرەوە لە دەستور پێوترێ ناوچە جێناوچە لەسەر بەداخۆ داگیر کراوە بەڵام با وای ناو بنین باشە ئەوەی من بۆیە چم بە پێی ئەو تەجروبەیە ئەوانە بە پلان کردویانە پلانەکەشیان ئەوە بووە
کە لە ماوەیەکی زۆر کەمدا بتوانن سەرژمێری جێبەجێ بکەن و بە پێی بەرنامەی کابینەکەی سەرۆکوەزیرانی فدراڵ کە دامەزرایەکێ لە بابەتەکان بۆ ئەوەی سەرژمێری جێبەجێ بکات ئەوەشی جێبەجێ کرد لە سەرەتاوە ئێمە مەترسیەکان و گومانەکان و ئەو بابەتانەی کە ئێمە ئەزانین وای لێیەت خستمانە ڕوو لەگەڵیانە باش و هەوڵشمان ناکە لە ماوەیەکی کەمدا بگەینە چارەسەر لەگەڵیان کە نەگەشتینە چارەسەر لەگەڵیانە برسەکەمان بردە لای جەنابی سەرۆکوەزیران و لە 24 نۆی 2024 کۆبوونەوەیەکی با بڵین دەکلاکەرەوەمان ئەنجامدا لای جەنابیان بە حزوری وەزیری پلاندانانی خۆمان و ئەندامانی ئەنجومەنی وەزیرانەوانەی پەیوەندیدارن بڕیارەکە وا بوو کە ئێمە لە ماوەیەکی کەمدا دیسانەوە بچینە بەغا وەفدێکی باڵا باش و هەوڵ بین بگەینە ڕێکەوتن زۆر باشە کاک سیروان ئەنجامەکان وەزارەتی پلاندانانی عێراق ئەنجامەکانی بەڕەسمی بە وەزارەتی پلاندانی هەرێمی کوردستان دا یاخود نەیدا با نیشاندەرەکانی داتاکانی نەداوە بۆ نەیداوە داتای نەداوە اینجا ئەگەر بێنە سەر پێشێرکەرەکانی وەزارەتی پلاندانانی عێراق هەرچی وەزارەتی پلاندانانە یا وەزارەتی پیلاندانانە گەروای لێ بێت طبیعی ئەوە کەوێتە پیلاندانانەوە ئەوە زۆر جاری شەو قسەیە وترێ ئەوە شەوترێ ئەگەر بێنە سەر پێشێرکەرەکانیان هیچ لەم کام لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی فدراڵ کە دەرچوو دوای سەردانیکردنمان بۆ بەغدا لە 28 دە و 29 دە و 30 دە و 31 دە لەگەڵ جەنابی سەرۆکۆمار و جەنابی سەرۆکوەزیران و وەفدی باڵای حکوومەتی هەرێم کە لەوێ کە دانیشتین لەگەڵیان ئەو بڕیارانە دەرچوو بۆ ئەوەی ئێمە بتوانین بچینە ناو سەرژمێریەکە بڕیارەکان دەرچوون وتمانە چینە ناو سەرژمێری لە ماوەی 2 هەفتە ئامادەکاریەکانمان کرد چکە زۆر دواکەوتو بووین بەڵام دوای ئەوەی تر ئەوان هیچ کام لە بڕیارەکانیان جێبەجێ نەکرد تەنها مەوزوعی ڕێژەکە نییە کە ئێستا ئەگەر دوایە مەجال هەبوو وردەکاریەکانی باسەکەین بودجەکەیان نەنارد لە یەک بەستنەوەی داتاکانیان نەکرد داتاکانیان نەنارد و سنتەری داتاش کە ئەوایە دروستیکەین ئەویشان نەکرد باش کەواتە کاک سیروانیانی ئێستا بە هەر دیسان و بەڕاشکاوە ناگەر وەڵام دەیت و من سوپاست دەکەم یعنی هیچ ئومێدێکەیە بۆ خۆ دەزانی جارێ ئەو بڕێدایانەوە 12.67 ئەوە خەمڵاندنە یعنی هەرڕەمە چییە ئێستا بە پێی سەرژمێریەکە ئەبێت 14.4 دەبێت پێ دوایە ئەم عێراقە یا وەزارەتی پیلاندانانی عێراق پابندی ئەوە ئەبێ بودجەکە ئەگۆڕێ لە 12.67 بۆ ئەوە یان نەوەڵە ئەوەی ئەوان کردویانە بۆ جوابەکەت 12.67ەکە وەکو باسی کرد خەمڵاندنە ئێستا مەڵێن 14.4 بێ ناوچە هاوبەشەکە ناوچە هاوبەشەکان چۆیە ئەو ناوچانەیە کە ئیدارەی حکوومەتی هەرێمی لێیە بەڵام بە تاوەکو ئێستا سنوورەکانیان سەر بە پارێزگای نینەوەیان سەر بە پارێزگایکی کەیتە تەنیشت هەرێمی کوردستان ئەگەر ئەویش بێتە سەری نزیکەی 550,000 کەسەیمە ئەبینە زیاتر لە 7 ملیۆن ئەوان ئەوەی هەستاون ئێستاکە بۆچی ینی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران و جەنابی وەزیری پلاندانانە و راپۆرتەی خستە ڕوو لەو ئەنجامە فەرمیانەی کە نردویانە بۆمان چیان کردو هەستاون ئاوارە و پەنابەرەکانیان لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستانن هەڵیان گرتووە لەسەر هەرێمی کوردستان پارێزگاکانی گەڕانویانەتەوە سەر پارێزگاکانی تری عێراق بێ ئەوەی دەستکاری ژمارەی دانیشتوانی پارێزگاکانی تریش بکەن کە ئەکید ئاوارە و پەنابەریشی تایە ئەوانە نووسیشیانە ئەوە بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە کە بۆیان نردوین کەچی بڕگەی پێنجەم لە بڕیارەکە وانیە خۆی باش کاک سیروان بن پرسیارم زۆرە بەڵام بە ئێمە سەرنج و بیر و ڕای خەڵکیشمان وەرگرتووە سەبارەت بە ئەم سەرژمێریە و ئەو زوڵم و سیستەمەی کە عێراقی دەیمەکە بە پێکەوە جۆبیسی بین و بینەری بین دای دوای دەگەڕێنەوە سەر پرسیارەکانمان هاوڵاتیانی هەرێم هیچ تاوانێکمان نەکردووە سزا بدرێن بەکەمکردنەوەی بورجە ئەگەر کێشەی سیاسی هەیە نابێ ژیانی خەڵک بێتە قوربانی ڕێکەمکردنەوەی بودجەی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستە خۆی دەبێت تەبعاً لە سەبجێ و ڕۆژانەی هاوڵاتیان و خاستن بازار و دوکانداران و ئەو بابەتانە طبعا داواکاریمە لە حکوومەتی عێراق ئەوەیە کە دەست لە بۆ ئەو مافەی مەنەباتن بەڕاستی چکە ئێستا ئەوە مافی خۆمانە ئەگەر مادەم لە چوارچێوەی حکوومەتی عێراقی فیدرال ئەمەش عێراقینە پێویستە مافەکانمان دەستەبەر بکات و مافەکانمان لە بۆ بنێت تەسیری زۆر خراپ لە سەباری ئابووری و ژیانی کۆمەڵایەتی و هەر هەموو ئەو حالەتانێکەوە پەیوەستە بە حالەتی ئیقتصاد و ئابووری کە زۆر زاروێ هەر شتێک لەوانە
بڕۆ بداتن شتی نەرێنی دروست دەکاتن لەسەر ژیانی خەڵک و کۆمەلگا تحسیری زۆرە بێ ئەوها ئیدارە ناکرێت زانەوەتیان دەیە دەبێت زیرانەتی ڕەچاوکەن گوناحە وەمان لێ دەکەن ڕاستی ئێمە ئەوها ئیدارە ناکەن بەو برجە ئێستا ئەگەر نەبی مشکلێن نیە بەس نفتی ئەو عێراقی دنیا و بنیای بە بنەخۆگرتێ لێمان کمەکەنەوە ئەمەش وەچی محافەزەکان دیکە حسابکەن غەدرەکە لێمانەکەن ئەگەر لێمان کەم کردن ئێستا پشکەکەی خۆمان وەرنەگرتووە بە تەواوی لەسەر وەش دەیوێت لێمان کەم بکاتەوە وەکو موچە خۆران و هاوڵاتی کاریگەری لەسەر ئێمە دەبیتن ئەمە داوا لە حکوومەتی عێراق دەکەین بە ژێرەی دانیشتوان یاخود بە ژێرەی دەستور داوای مافی خۆمان دەکەین پەروەری تەنها بە قسە نییە بەڵام دەبێت لە بڕیارەکاندا ببیندرێ یاخود ببیسترێ دوای ئێمە هەوڵەتی داوای مافی زیاتر ناکەین تەنها داوای مافی خۆمان دەکەین داوامان لە حکوومەتی عێراقەیە بەڕاستی ئەو زوڵمە هەتا ئێرە بەسە چکە زوڵمەکی زۆریان لێ کردین بەڕاستی داوا لە مافی خۆمان دەکەین خۆی نەناردێت سەرڕای ئەو نابوجێش بە 2 مانگ 3 مانگ نردی هێشتا کەم دەکرێتەوە ئەوە جێ قبول نییە بەڕاستی کاک سیروان جوان لە خەڵق بوو زۆر بە ڕاشکاوانە خەڵق قسەی دڵی خۆیانیان کرد دڵی خەڵکی کوردستانیان کرد یان تا گەیشتۆتە ئێرەمان تاکەی ئەم زوڵم و ستەمەی عێراق قبول بکەین لە هەموو لایەکەەوە زوڵممان لێکە تەنانەت لە بودجەکەش بۆ خۆشت باش نزانی ینی بودجەکەی بەستۆتەوە بەچی بە سەرفی فعلی بۆچی بەسوێتیەوە بەیەوە جا بەڵام پرسیارەکەی منەمەیە ینی ئایا ئەسا ئەم ئەنجامانەی سەرژمێری کە ئەوان خۆیان هێوی دەستکاریکەن کەمیکەنەوە پێت وایە ینی پابندە بن بۆ بودجەی ساڵی 2026 عێراق ئەوە گەڕێتەوە بۆ توانا و شارەزایی ئەندامانی پەرلەمانی خۆمان لە بەغا کە بتوانن لەسەر ئەو بابەتە ئیش بکەن بە یاسایی و نەیەڵن تێپەڕێ ئێوە هاوکاریان نەکەن بەتەکی دەبێ هاوکاریان خۆرەزانی یاسای بودجە زۆر قورتە هەموو کەستەی ناگە بزەبت ئەوە ئێمە بەتەکیت هاوکاریانەکەین و بەڕاستی پێویستە ئێستا سەرۆک کۆمار وەزیرە کوردەکانی خۆمان لەوێ لەسەر ئەم پرسە هەڵوێستێکی تونگیان هەبێت چکە ئێمە لە کاتی گفتوگۆکردن لەسەر جێبەجێکردنی سەرژمێری هەمویان ئەو بەڕێزانە هاوبەش بوون لەگەڵمان لەوەی کە ئێمە بتوانین بگەینە ڕێکەوتن و ئێستا ئەبێ ئەوانش مووقفی خۆیان هەبێ بەرامبەر ئەو وەزارەتەی کە لە بەغا هەیە بە وەزارەتی پیلاندانان کە ناول لێنا ئەوانە نەیەڵن ئەم وەزارەتە ئیتر بە ئارەزوی خۆی هەڵسوکەوت کات وەکوەوەی کە ئیستای کات باش کاک سیروان ئێوە بەتەمای چین یعنی ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بۆ بەکامیلی ئەو قسانەی وەزارەتی پیلاندانانی عێراقیان ڕەت کردوتەوە دەتانەوێت چی بکەن بەس پێم نەڵێشین لە دادگای فیدرالی شکاتەکەین چکە دادگای فیدرالیش بەشێکەوە لەوانی چیەکەن ینی چۆن نەتانوێت ڕێگری لەمە بکەن ئێمە مستەمسەکی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی فدراڵمان بەدەستەوەیە کە ئەڵێ نابێ ئەنجامەکان ڕابگەیەنرێت تا لە یەکبەستنەوەی داتاکان جێبەجێ بکرێ نەیان کرد ئەڵێ ئەبێ بودجەی هەرێمی کوردستان بنێردرێت نەیان کرد ئەڵێن ئەبێ داتاکان بە کاتێکی زۆر گونجاو بگات نەیان کرد ئەمانە هەمووی مستەمسەکن و بڕیارن بەدەستمانەوەیە ئێمە ئەتوانین بیجوڵێنینەوە و بەڕێی من و ڕەنگە ڕێی زۆر کەسیش بێ ئەوە ئێستا کاتێکی باشە بۆ ئەو بابەتە بۆ لەبەرەوەی کابینەی نوێی حکوومەتی فدراڵ دروستە بێ ئێستا ئەوە ئەگەر بکرێتە خاڵێکی سەرەکی پێکێنانی ئەم کابینەیە لەلایەن شاندی هەرێمی گفتوگۆ پابند بن بە سەرژمێریەکەوە ئەزانی پابند بن بە سەرژمێری بەم خاڵانە نەک بەستەنها بۆ ڕێژەیە ناوچە هاوبەشەکانە گەڕانەوەی بودجەکەی هەرێمە لە ئەوەی کە ئێمەستا زۆر ئیشمان لەسەر کردووە بە قەرزاری زۆر لایەنین فەرمانبەرانی خۆمان کە ئیشەکەیان کردو بە جوانترین شێوە تا ئێستا شایستەکانی خۆیانیان وەرنەگرتووە ئەمە کاتێکی گونجاوە بۆ ئەم بابەتە کە بتوانرێت لەگەڵ حکوومەتی فدراڵ ئەم بابەتە بۆ ڕوژێنرێەوە پێداگری لەسەر بکرێ و بەڕێی من نابێت تێپەڕێتەمە ئەم جاریان بۆ نابێت تێپەڕێ لەبەرەوەی ئەمە کاریگەری زۆری ئەبێ لە ئایندا ئەمە تەنها ئیستا نییە و ساڵی داهاتوو ساڵی داهاتوو ئێمە بۆچی لە سەرەتاوە ئەمانویست بگەینە ڕێکەوتن چونکە ئەمانزانی ئێمە گومانمان هەبوو کە ئەیانەوێت سەرژمێری وەکو بابەتێکی سیاسی بەکاربێن یعنی وەکو بابەتێکی سیاسی بەکارێن هێنەوە کەواتە بەڵام کاک سیروان دیسان من دەگەڕێمەوە دەبێ چی بکەین چۆن وایان لێ بکەین پێشەوەی ئەم حکوومەتە ئەو کابینەیە ئەگەر دروست کرا فێڵمان لێ نەکەن لە بواری بودجە بۆ خۆشزانیان ئێستا کورسەکانی پەرلەمانیش 62 64 شتێکی وایە کە ئەوەش دیسان زوڵمێکێ یعنی چی بکرێ پەنا بۆ چۆ ببرێ ئەبێ هەر توانای خۆمان بەکاربێنین بەڕێی من توانای خۆمان لە ڕووی سیاسیەوە ئێمە حزبەکانی کوردستان حزبی
گەورن و دەسەڵاتێکی باشیان هەیە و ئەتوانن کاریگەریان هەبێ لەسەر دروستکردنی بڕیار لە بەغدا بڕێ ئەتوانن کاریگەری تەواویان هەبێ پێیان بگوترێن نابێ لێرە ستۆپ بەتاکی دەتوانن و ئەبێ کاریگەریان هەبێ لەسەر ئەم بابەتە وەکو باسم کرد چکە ئایندەی کوردستان بەستراوە پێی دەستخۆش زۆر بەڕێز کاک سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانان گەلێک سوپاس بۆ بەزاریکردنتان لەگەڵمان هەڵبەت پرسیار زۆر بوو ببوورە کاتمان هەرەوەندە بوو گەلێک سوپاس بۆ بەزاریکردنتان لەگەڵمان سڵاتێکی